Matematik grundläggande, sidan 60. ئێستا دەینە لای پرسیاری 35. پرسیاری 35. Linus har 225 kronor. Linus 225 دانە 5 kroni هەیە. نەک 1 kroni 5 kroni. Hur mycket är de värda sammanlagt? Sammanlagt واتە لەگەڵ یەک هەموو پارەکە دەکاتە چەند؟ نرخەکەی چەندە؟ قیمەتەکەی چەندە؟ بەهایەکەی چەندە؟ واردەکە چەندە؟ بەیەکەوە سەرجەمەکەی هەمووی بەیەکەوە تێکڕای چەندە؟ ئەمن چ دەکەم؟ 225 دەینم لێکی دەدەم لەگەڵ 5. زۆر ئاسانە. 225 جاران 5 جاران 5 دەکەم بزانم دەکات چەند. 5 جاران 5 25 5 لێرە 2 لێرە. 5 جاران 2 ئەو 2 دەکات 10. کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو 2 ئێرە یەکسانە بە 12. کە یەکسان بوو بە 12 2ەکەی لێرە دەنووسم بەڵام یەکەکەی لێرە دەنووسم. ئەوجا 5 جاران 2 دەکات 10. دیسان کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی دەبیتە 11 چونکە هیچم نەما لێرە یەکسەر 11ەکەی هەمووی دەنووسم. 11 کردیا چەند پارەی هەیە؟ چێ بوو ئەو کەسە؟ لینوس 1125 kroni هەیە. چونکە 225 دانە 5 kroni هەیە کەواتە 1125 kroni هەیە. ئێستا دەینە لای پرسیاری 36. پرسیاری 36 دیسان دووبارەیە. ئەمن پێویست ناکە هەمویان چاکەم. 631 جاران 3 ئەوها 631 لێکی دەی لەگەڵ 3 3 جاران 1 هەر 3 3 جاران 3 9 3 جاران 6 18. زۆر ئاسان بوو. هیچ پێویست ناکە هیچ لێرە بنووسم. تەمەشای فاڵسی تیش بکە بزانە وەڵامەکانت ڕاستە یان ڕاست نییە. بەڵام لە کاتی ئوبستێلنینگەکەی ژمارە گەورەکە لەسەرێ بنووسە، ژمارە گەورەکە لەسەرێ، ژمارە گەورەکە لەسەرێ، ژمارە گچکەکان لە خوارێ. ئوبستێلنینگەکانیش تەواوکە. دەینە لای پرسیاری 37. En liten personbil väger 975 kilogram. پێشونبیلەکەیە قورساییەکەی کێشەکەی 975 کیلۆیە. En långtradare چیش هەیە؟ har 800 bilar på släpet. سیارەکی گەورەش هەیە لۆنگترادەرەیە 8 لەو سیارانە بار دەکا لە سلێپێت واتە لە پشتەوە باریان دەکا. Hur mycket väger lasten? ئایا لاست واتە بار. ئایا بارەکە هەمووی بەیەکەوە کێشەکەی چەندە؟ ئەم لێرە ڕوون دەکەمەوە ئەوە پەشۆنبیلەکەیە کێشەکەی 975 کیلۆیە. ئەوەش لۆنگترادەرەیە. ئەوە ناوی لۆنگترادەرەیە. لۆنگترادەرە واتە ئەو سیارانەیان ئەو بیلانەی کە باری هەڵدەگرن. 8 دانە لەو سیارانەی هەڵگرتیە. ئەوە 1 دانە، ئەوە 2 دانە، ئەوە 3 دانە، ئەوە 4 دانە، ئەوە 5، ئەوە 6، ئەوە 7، ئەوە 8 هەڵیان دەگری. ئەوجا ئێستا پرسیارەکە ئەوەیە ئایا ئەو بارەی لەسەر ئەو لۆنگترادەرەیە بارەکەی چەند قورسە؟ 8 دانە لەو 900 دەکات چەند؟ لاست واتە بار. ئایا چەندی بار هەڵگرتیە؟ ئەمن دەینم 975 لێک دەدەم لەگەڵ 8. 975 جاران 8 کە لێکمدا دەردەچی دەکاتە چەند؟ ئەوها لێرە دەتوانم لێکدانەکەی ئەنجام بدەم. لێرە 975 لێکی دەدەم لەگەڵ 8.
بەڵام ئەم دەبی پرسیارەکان هەمیشە ئەوها تێبگەم. ئۆتا گۆنگەر فێم دەکاتە فۆرتی چل، سفرەکە لێرە، چارەکەش لێرە. ئەوجا ئۆتا گۆنگەر خو دەکاتە 56. 56 پلوسی چاری دەبی بکەم. 56 پلوس 4، 56 کۆ 4 دەکاتە 60. 60 واتە سفر لێرە، شەشەکە لێرە. ئەوجا 8 جاران 9 دەکاتە 72. 72 دەبی کۆ بکەمەوە لەگەڵ شەشی دەکاتە 78. دەکاتە 78. بارەکەی چەندە؟ چەند قورسە؟ بارەکەی 7800 کیلۆگرامە. 7800 کیلۆگرام. وەکو دەبینن ئەوە تڤۆیە، واتە زەحمەتەکانە. ئەگەر نەشزانم ڕەنگە ئەمن هەر دەربچم، ئەگەر ئەو ئێتەکەم هەموو زانی، ئەو پرسیارانەی ئێتەکەی بزانم زۆر زۆر باشە. پرسیاری تڤۆی ئەگەر هەمووش نەزانم ڕەنگە زۆر کێشە نەبی، بەڵام پرسیارەکانی ئێتی هەمووی بزانم باشە. ئێستا بێمە لای پرسیاری 38. پرسیاری 38 وەکو دەبینین دیسان زۆر ئاسانە. 384 جاران 3 ئەمن هەر دەبی ڕاهێنان بکەم لەسەر ئەو جۆرە پرسیارانە. 384 جاران 3 ئەوها 384ەکەی لەسەرێ بنووسم، سێەکەی لە خوارێ بنووسم. ئەوجا دیسان دەست پێ بکەم. 3 جاران 4 12، 2 لێرە، 1 لێرە. 3 جاران 8 24، 24 کۆ 1 25، 5 لێرە، 2 لێرە. 3 جاران 3 9، 9 کۆ 2 11. ئەوها بینووسم. یەکسانە بە 1152. بە هەمان شێوە 606 جاران 7. 606 جاران 7. لێکی بدەم لەگەڵ 7. ئەوها 7 جاران 6 یان 6 جاران 7 ئەو دووە. 6 گۆنگەر خو دەکاتە 42. دووەکە لێرە، دووەکە لێرە، چارەکە لێرە. ئەوجا 7 جاران 0 هەر 0. ئەوە زۆر زۆر گرنگە لە کاتی لێکدان لەگەڵ 0 هەر دەکا 0. خوی گۆنگەر 0 0. نۆڵی کۆ دەکەمەوە لەگەڵ چاری دەکات 4. ئەوە زۆر گرنگە ئەمن بزانم. 0 کۆ 4 واتە فیرە. لە کاتی کۆکردنەوەی هەر دەکا ژمارەکە، بەڵام لە کاتی لێکدان ژمارەکە دەکات 0. خوی گۆنگەر 0 0. نۆڵەکە لێرە دەنووسم، کۆی دەکەمەوە لەگەڵ چاری دەبیتە 4. ئەوجا خوی گۆنگەر 6 دیسان دەکا 42. هیچم نەبوو لێرە لەگەڵی کۆ بکەمەوە یەکسەر 42ەکەی دەنووسم. 42. ئەوە ڕەنگە ئاسان نەبی، بەڵام ئیدی ئەوهایە لێکدان. ئێستا بینە لای 5 جاران 431. 431 لەسەرەوە، 5 لە خوارێ، لێکدانەکە لێرە دەست پێ دەکەین. فێم گۆنگەر ئێت لیکەمێ فێم هەر 5. فێم گۆنگەر ترێ لیکەمێ فێم تۆن 5 لێرە، 1 لێرە. ئەو جارێ دیسان فێم گۆنگەر 4 شوگێ، شوگێ پلوس ئێت دەبیتە شوگۆ ئێت. دەبیتە شوگۆ ئێت. 2155. 2155. ئەو جارەی 809 جاران 4. 809 لێکی بدەم لەگەڵ 4. 4 جاران 9 فیرە گۆنگەر نێیە 36. 6 لێرە، 3 لێرە. 4 جاران 0 هەر 0. 0ش کۆی بکەمەوە لەگەڵ 3 دەبیتە 3. 4 جاران 8
32 هیچم نییە لێرە 32کەی هەمووی دەنووسم 4 جاران 8 32 3 2 وەش 32 3236 ئەوە ئاسان نییە دەبی زۆر 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 ئاگام لێبی. پرسیاری 39 ئونی ئۆک هێنە سترێ کەمڕاتەر ئونی بەخۆی لەگەڵ سێ لە هاوڕێیەکانی ئاتەر لونشی دەخۆن لە دەرێ لونشەکە دێکۆستار نیتی فێم کڕۆنۆر پەر پەشون گوتمان پەر واتە لۆ هەر کەسەی لۆ یەک کەسی پەر بۆ یەک کەس واتە هەر یەک کەس لونشی بخوا 95 کرۆنە. ئونی بیتالار فۆر ئالا ئونی پارەی هەموویان دەدا ئۆک لێمنەر فرام 500 کرۆنور سێدەل سێدەل واتە پارچە کاغەزی پارچە پارەی کاغەز 500 کرۆنی سێدەل واتە 500 کرۆنی دەداتە خاوەن چێشتخانەکە. هورمیکێ فۆرهون تیلباکە ئەن ئەو کەسەی لەسەر کاسەیە چەندی لۆ دەگەڕێنیتەوە هورمیکێ فۆرهون تیلباکە 5 دەبی ئەمن 95 لێکدەم لەگەڵ 4 ئونی بەخۆی لەگەڵ سێ هاوڕێی 4 جاران 5 20 سفر لێرە 2 4 جاران 9 36 36 کۆ بکەمەوە لەگەڵ 2 دەکاتە 38 یەکسەر بینوس هیچم نەما 38ەکەی هەموو بنووسم کەواتە پارەکەیان لونشەکە 380 کرۆنە. ئێستا بزانین ئونی چەند پارەی دەدا 500 کرۆنی دەداتە بیتاڵە دەکا بزانین چەندی لۆ دەگەڕێنیتەوە 380 لێ دەردەکەین 500 380 لێ دەردەکەین مینوسی دەکەین کاتە لێرە ئەوە سفر لەگەڵ ئەو سفڕی سفری لێ بڕوە هەر دەکا سفر ئەو سفڕی ئێرە ئەو هەشتەی لێ کەم بیتەوە نابی چونکە سفر کەمە ناچارم ئەمن ئەو پێنجەی خورد کەمەوە لۆنەی بکەم یەکەک لە پێنجەکەی کە لۆنەی دەکەم پێنجەکە چی لێدێ پێنجەکە دەبیتە 4 ئەو پێنجە نامینێ دەبیتە 4 لێرە دەنووسە 4 ئەوی سفرە چی لێدێ سفرەکە ئەویش نامینێ یەکەک لە تەنش سفرەکەی دادەنیشی سفرەکە دەبیتە 10 واتە سفرەکە نەما بووە 10 ئەوجا ئەو دەیە کەم مینوس ئەو هەشتە تیە مینوس ئۆتە دەکاتە 2 ئەو تەواو بووم ئەو چارە مینوس ئەو سەیە یەکسانە بە یەک 120 کرۆنی لۆ دەگەڕێتەوە ئەوە ئوبستێلنینگەکەی دەبی ئەوها بکەی 95 جارانی چاری بکەی دەکا 380 پاشان 500 کرۆنیش پارەکەی دەدا چەندی لۆ دەگەڕێنیتەوە 120 کرۆن لۆی دەگەڕێتەوە کاتە وەڵامەکە هورمیکێ فۆرهون تیلباکە دەرێ نووسی سوار 120 کرۆنۆر ئەو هاتەنووسی بەڵام هەمووی دەبی ئەوانە بنووسی. ئێستا دەینە لای دواهەمین پرسیار وابزانم پرسیاری 40 فامیلیان مێلین گۆڕپۆ تیاتر خێزانی مێلین خانەوادەی مێلین دەچنە سەیری شانۆ två av biljetterna kostar 175 styck واتە هەر یەک لە بلیەتەکان دوو دانە لە بلیەتەکان هەر یەکی بە 175 کرۆنیە دۆم två övriga دوو دانە بلیەتی دیکەش دیارە 4 دانە بلیەتی دەکڕن دیارە بلیەتی گەوران و بلیەتی منداڵان فەرقی هەیە یەکەچیان بلیەتەکان هەرزانن ئەوانەی دیکە گرانن دوو لە بلیەتەکان
گرانن دیارە، دووش هەرزانە، دویان هەریەکی بە 175 دووەکەی دیکە ئۆڤریگەواتە ئەوانی دیکە دووبل سۆدیرا واتە دوو ئەوەندە گرانترن، دووبلت واتە دوو ئەوەندە. Hur mycket kostar alla biljetterna sammanlagt؟ ئایا بە هەموو بیلیەتەکان بە یەکەوە سامانلاگت چەندی تێچووە؟ واتە ئەمن دەبی بزانم دوو دانە بیلیەت بە 175 واتە 175 دیکەش ئەوجە کۆیان بکەمەوە بزانم دەکات چەند. 5 و 5 دەکات 10 دەکات 10 سفر لێرە 1 لێرە لە کاتی کۆکردنەوەی ئەوهایە دەتوانم یەکەکەی لێرە دادەم، لە کاتی لێکدان یەکەکان لێرە دادەندرێن. ئەوجە ئێستا ئەو یەکەی کۆ بکەمەوە لەگەڵ ئەو هەفتەی هەر 1 و 7 و 7 دەکا 15 پێنجەکە لێرە یەکەکە لە چێدا دەنیشی لێرە، ئەوجە 1 و 1 و 1 یەکسانە بە 3. ئەوە زانیم دوو بلیەت لە بلیەتە هەرزانەکان 350 کرۆنە. ئێستا بلیەتە گرانەکان دوو ئەوەندەی هەر یەکیان دوو ئەوەندەیە واتە هەر یەک لەوان بە 350ە، چونکە 275 دەکا 350. ئەوجە ئەمن ئێستا بینم 350 چونکە دوو دانە لە گرانەکان دەکڕی ئەوی دیش هەر 350. ئێستا دەبی کۆیان بکەمەوە 350 و 350 بزانم دەکاتە چەند. کۆکردنەوە 0 و 0 هەر 0 هیچ کێشە نییە. 5 و 5 دەکاتە 10 سفرەکە لێرە یەکەکە دێتە ئێرە. 1 و 3 و 3 دەکاتە 7. بلیەتە گرانەکان دوو دانەیان کڕی بە هەردووچی کردیا 700 کرۆن. بلیەتە هەرزانەکانیش دوو دانەیان کڕی بە هەردووچی کردیا 350. ئێستا ئەمن دەبی 350 کۆ بکەمەوە لەگەڵ 700 واتە ئەو 700 بینم 350شی لەگەڵ کۆ بکەمەوە هەتا بزانم بە هەر چاریان کردیە چەند. دیسان لێرە خانەی یەکان لەگەڵ خانەی یەکان، خانەی دەیان لەگەڵ خانەی دەیان و خانەی سەدانیش لەگەڵ خانەی سەدان. 0 و 0 هەر 0 هیچ مشکلە و کێشە نییە. 0 و 5 ئەویش هەر 5 زۆر ئاسانە. 7 و 3 دەکاتە 10 هەمووی دەیەکەی لێرە دەنووسم دەکاتە بە هەمووی چوونە شانۆ لە سوید گرانە بە هەموو بە هەر چاریان کردیا 1050 کرۆن، چونکە دوو بلیەت زۆر گران بوو هەر یەکی بە 350 بوو، دوو بلیەتیش هەر یەکی بە 175 بوو. ئەوە 4 دانە بلیەت کەواتە ئەوە هەمووی دەبی لۆ مامۆستای بنووسی لێرەوە هەتا ئێرە. ئەوە سامانلاگت 1050 کرۆن. بەڵام وەڵامە کەی کە مامۆستا دەیەوێ ئەو وەڵامەیە 1050. کاتە چی خۆش.